ئەو کاتەی سەدام حوسەین بە وەڵامێک شۆک بوو. مێژوونووسی ورد و بە سەلیقەی کورد دکتۆر کەمال مەزهەر کە بۆ هەمیشە قسە و نووسین و وتارەکانی سەرچاوەند بۆ مێژووی کورد و ناوچەکە بەسەرهاتێک باس دەکات کە لەگەڵ سەدام حوسەینی دیکتاتۆردا تۆماری کردووە. ئەو دەگێڕێتەوە جارێکیان سەرجەم پسپۆڕانی مێژوویان لە عێراق کۆ کردەوە و پێیان وتن کە سەرۆک دەیەوێت لەگەڵ ئێوەدا هەندێک بیرۆڕا بگۆڕێتەوە. کاتێک گەیشتینە لای ئەو پێیوتین ئەم سەردانە گرنگە و دەمێک کە دەمەوێت بتان بینم. بەپێی گێڕانەوەی دکتۆر کەمال مەزهەر سەدام حوسەین چەقی گفتوگۆکەی لە پرسیارێکدا چڕ کردووەتەوە و لی پرسیوین دەمەوێت بزانم بۆچی هەرچی سەرۆک هەیە لەم ناوچەیەدا لە کۆتاییدا بەبێ بەرگری دەڕوخێت. ڕای ئێوەی مێژوونووسم بەلاوە گرنگە. هەر یەک لە مێژوونووسان بە جۆرێک وەڵامیان داوەتەوە. یەکێک گوتوویەتی بەوەی خیانەتی ناوخۆوە، یەکێکی تر باسی پیلانگێڕی وڵاتانی دراوسەی کردووە، کەسێکی تر باسی ژمارەی سوپای کردووە. کاتێک نۆرەی کەمال مەزهەر هاتووە وتوویەتی من دەمەوێت بە ڕووداوێکی مێژوویی دەست بە وەڵامەکەم بکەم. کاتێک مەغۆلەکان هاتن بۆ داگیرکردنی عێراق بە ئاسانی هەتا بەغداد نەوەستان. دواتریش هاتنە ناو کۆشکی سەرانی دەسەڵاتدارەوە، لەوێ بە کیلۆ زێڕ و خشڵ و پارەیان دەرهێنا کە لە هەژمار نەدەهات. لەو کاتەدا بەرپرسی سوپای مەغۆلەکان قسەیەکی مێژوویی کرد. ئەووتی ئەگەر دەسەڵاتداران ئەم سەروەتەیان بۆ خەڵکەکەیان خەرج بکردایە زۆر ئەستەم بوو ئەم وڵاتەمان بۆ داگیر بکرایە. کەمال مەزهەر دەڵێت لەو کاتەدا سەدام حوسەین زۆر بە وردی گوێی بۆ گرتبووم و سەرسامی زۆر بە دەموچاویەوە دیار بوو. دواتر وتم دەسەڵاتداران ئەگەر تەنیا خەمی خۆیان بێ و خەریکی کۆکردنەوەی سامان بن دڵنیا بن زۆر بە ئاسان دەڕوخێن. کە لە قسەکانم تەواو بووم سەدام حوسەین سەرسامی خۆی بە قسەکانم دەربڕی و بە ئامادەبوانی وت سەرسامم ئەم قسانە زۆر تازە بوون و نەمبیستە بوون. باش ساڵانێکی زۆر لەو ڕووداوە وا دەرکەوت کە ئەم دیکتاتۆرە هیچ سوودێکی لەو گفتوگۆیە نەبینی بێت، چونکە تا کۆتاییەکانی تەمەنی لەسەر چەپاندن و خراپەکاری و جیاوازی ڕەگەزی و کۆکردنەوەی سامان بەردەوام بوو. ئەم ڕووداوە ئەوەمان پێدەڵێت هەر سەرکردەیەک کە تەنها بیری لە لای گیرفان و کۆکردنەوەی سامان بێت ئەوە دڵنیا بن زۆر زوو دەڕوخێت.